هاوڕێیان خۆشەویست سڵاوی خواتان لێبێ ماوەیەکە بیر لەوە کەمەوە کە کۆمەڵی ڤیدیۆ دروست بکەم کۆمەڵی ڤیدیۆی پەروەردەیی کە هەرجار و باسی بابەتێک بکەم کە پێویستە بە پەروەردەوە و دوای بڕیاری ئەوەندا کە بابەتەکانی ناو ئەم کتێبە دانە بە کورتی لە ڤیدیۆی کووردا باز بکەم و ئەوە شەرح و شیکارێکی بچووکی بۆ بکەم. کتێبەکە بە ناوی کۆمەڵی پرسیاری سەرەکی بۆ ئەوانەی کە سەرۆکاریان لەگەڵ پەروەردەدایە. بابەتەکانی ناو کتێبەکە بابەتی کورتن، هەر یەکە و پرسیارێکە. بابەتی یەکەم ئەپرسێت پەروەردە چییە، بابەتی دووەمە پرسێ دانایی چییە، باڵێن بابەتی سێمە پرسێ معریفەت چییە، بۆیە بەو شێوەیە مامۆستایەتی چییە، سەرکردایەتی لە پەروەردەدا چییە، تیۆری پەروەردەیی چییە. یەک هەوڵەدەم ئینشەڵا خوا یار بێت و خوا ئیزن بدات هەرجارێ و لە ڤیدیۆیەکی کووردا ئەوە باسی ئەەکەم و دەرفەتێکیش ئەبێت بۆ ئێوە ئەگەر بتانەوێت پرسیارێک یا تێبینیەک یا شتێک هەبێت لە ڕێی کۆمنت و لە ڕێی نامەوە بۆمی بنێرن ئینشەڵا توانین باسی بکەین و زیاتر قسە و باسی لەسەر بکەین. ئەم ڤیدیۆانە لە فەیسبوکدا ئەنێم و لە کەناڵی یوتیوبەکەی خۆشم داێنم بۆیە ئەگەر لایک و کۆمنت بکەن، لایکی بکەن، سەبسکرایب بکەن بۆ ئەوەی زوو ڤیدیۆکان ببینی شتێکی باشە بێ. خۆش حاڵ ئەبم، دەستان خۆش بێ و بەیزنی خوا چاوەڕێی ڤیدیۆکان بن. زۆر سوپاس.